بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. خوش كان براني بريس، سلام ورحمة خواهي پروردگار تان ليبت لواني 24 هم دا بخزمتان دقينوا لزانستي قرآني بيروس كلو واني اجداد مانويت باز لبابتي گرنگي تايبت بقرآني بيروس بكين کەبریتیە لە بابەتی نەسخ. پێشەوەی بچینە سەر مانای نەسخ و لێکدانەوەی نەسخ دەبێ بزانین کە خوای پەروەردیگار شەریعەتەکانی خۆی کە ناردوون بۆ مرۆڤایەتی هەر هەموو شەریعەتەکان ئامانجیان بریتیە لە هێنانی مەسلەحەت و بەرژەوەندی دنیا و قیامەت بۆ خەڵک و هەروەها دوورخستنەوەی هەرچی مەفسەدە و خراپە و زیان هەیە لە مرۆڤ و مرۆڤایەتی لە دنیا و لە قیامەتش. هەر لەو کاتەیەوە کە خوای پەروەردیگار ئادەمی لەسەر زەوی دروست کردووە و کردوویەتی بە پێغەمبەر، شەریعەت و بەرنامەیەکی بۆ ناردوون کە گونجاو بێت لەگەڵ مەسلەحەت و بەرژەوەندی و بارودۆخی خەڵک لەو کاتەدا و لەگەڵ ئاستی تێگەیشتن و ثەقافەت و ڕۆشنبیری خەڵکەکەدا. دوای ئادەم کە خوای گەورە پێغەمبەرێکی دیکەی ناردبێت بە نمونە نوح، شەریعەتێکی بۆ نوح و بۆ قەومی نوح ناردووە کە لەگەڵ مەسلەحەتی سەردەمی ئەواندا بگونجێت و لەگەڵ ئاستی تێگەیشتنی خەڵکەکەدا بگونجێ لەو بارودۆخەدا. پێغەمبەر دوای پێغەمبەر هەر پێغەمبەرێک هاتبێت هێندێک یاسای تایبەتی و هێندێک ئەحکامی تایبەتی بۆ هاتوون کە دەگونجێت جیاواز بوو بن لە یاساکانی ئاینەکانی پێشووتر. ئەو جیاوازیانە ڕەچاوی دووشت کراوە: یەکەم مەسلەحەت و بەرژەوەندی خەڵکەکەی، دووەم ئاستی تێگەیشتن و ثەقافەتی خەڵکەکە کە شەریعەتەکانی خوای پەروەردیگار هەم دەبێت لەگەڵ مەساڵح و بەرژەوەندی ئینسانەکاندا بگونجێن و هەمیش دەبێت بە شێوازێک بن عەقڵی ئینسانەکان تەحەمولی کات و بەرگریکە. سەیری موعجزەی پێغەمبەران کەن، سەلامی خوایان لەسەر بێت. خوای پەروەردیگار لە ئاستی عەقڵیەتی خەڵکی سەردەمی پێغەمبەرەکەدا خوای گەورە موعجزەی بە پێغەمبەران داوە. پێغەمبەرێک موعجزەی وشتر بووە، پێغەمبەرێکی دیکە موعجزەی دارعەساکەی بووە، پێغەمبەرێکی دیکە مردووی زیندوو کردوتەوە، نەخۆشی چاکردووە. پێغەمبەری ئێمە موعجزەکەی قورئان بووە. موعجزەی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێت بە شێوازێک بوون لەگەڵ عەقڵیەتی خەڵکیدا گونجاو بووبن. جا ئەو گۆڕانکاریکردنە لە ئەحکامەکاندا لە یاساکانی خوای پەروەردیگاردا پێیان دەگوترێ نەسخکردن، بەتاڵکردنەوە و هەڵوەشاندنەوەی حوکمێک، هێنان و لە جێگادانێنی حوکمێکی دیکە. ئایا ئەو گۆڕانکاریەی کە لە شەریعەتەکانی دیکەدا کراون لە شەریعەتی ئیسلامیشدا و لە قورئانی پیرۆزیشدا مەسەلەی نەسخ بوونی هەیە یان نییە؟ بێگومان تەمان بۆ کەسێک کە کار لەگەڵ قورئان دەکات و دەیەوێت لێکدانەوە لە قورئان بکە و بیەوێت فەهمی ئایەتەکانی قورئان بکە، زۆر پێویستی بەو قاعیدە و بەو یاسایانە هەیە بیانزانێت کە قاعیدەی پلەبەندی و تەدەڕوج لە شەریعەتی پیرۆزی ئیسلامیدا شتێکی بەدیهیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بوو بە پێغەمبەر، قۆناغ بە قۆناغ، پلە بە پلە دەعوە و بانگەوازی کرد، خیتاب و گفتوگۆی لەگەڵ سەحابەکانی کرد تا گەیاندنیە کۆتایی و نەتیجە. و هەروەها یاسای گۆڕانکاریکردن و تەدەڕوج پلەبەندی بەپێی عەقڵیش بێت لە ناو هەموو دروستکراوەکاندا هەیە. وەکو یەکێک لە عولەما و زانا گەورەکان لە کتێبی مەحاسینی تەئویلدا کە شێخ جەمالەددینی قاسمی نووسیویەتی زۆر بە جوانی دەفەرمێت چۆن مرۆڤ کاتی خۆی یەکەم جار وەکو نوتفە و دڵۆپە ئاوێکی زۆر بچووک بووە، دواتر بووە بە کۆرپەلە، دواتر بووە بە منداڵ، دواتر قۆناغەکانی منداڵی لە ناو سکی دایکیدا هێناوە تا بۆتە 9 مانگە،
دواتر لەدایک بووە بۆتە گەنج بۆتە کەسێکی کامڵ پیر دواتر إلى آخره بە هەمان شێوەش مەسەلەی تەدەڕوج و پلەبەندی لە گەیاندنی شەریعەت و دیندا بەو شێوازە بووە و بەو شێوازەیە. یەکێکی دیکە لە عالم و زاناکان مەسەلەی نەسخ و وەک دەڵێ بەتاڵکردنەوەی حکمێک و لە جێدانانی حکمێکی دیکە تەشبیه دەکا بەوەی کە نەخۆشێک کاتێک دەچێتە لای دکتۆرێک لەوانەیە لە قۆناغی یەکەمدا جۆرە عیلاجێکی بۆ دابنێت بەڵام قۆناغی دووەم لەوانە عیلاجەکەی بۆ بگۆڕێ بە شتێکی دیکە چونکە کەسەکە پێکهاتەی کەسەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە. قۆناغی سێهم لەوانەیە عیلاجەکەی بۆ بکاتە جۆرێکی دیکە کەواتە عەقڵی ئینسانەکانیش و مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکانیش دەکرێت گۆڕانکاریان بەسەردا بێ. خوای گەورە لە قۆناغێکدا جۆرە حکمێکت لەسەر واجب دەکا کە بۆ ئەو سەردەمە و بۆ ئەو زەمانە و بۆ ئەو کاتە و بۆ عەقڵێتی ئەو خەڵکە گونجاوە بەڵام دواتر کە خەڵکەکە گۆڕانکاری بەسەردادێ کە مەسلحەت و بەرژەوەندی ئینسانەکان گۆڕانکاریان بەسەردادێ خوای گەورەش دەگونجێ گۆڕانکاری بەسەر حکومەکەی خۆی داهێنابێت. حکومەکەی یەکەمی بۆ قۆناغێک بڕیار لەسەرداوە حکمی دووهەمی بەنمونە بۆ قۆناغێکی دیکە بڕیار لەسەرداوە. سەیری دینە ئاسمانیەکانی دیکەکەن تەورات وەرە سەیری ئەو تەوراتە کە کاتی خۆی خوای پەروەردگار ناردوویەتی لەگەڵ ئەو تەوراتەی کە ئێستا هەیە چەندی گۆڕانکاری بەسەردا هاتووە بێگومان زۆر وە کەمی وەک خۆی ماوەتەوە. بۆچی گۆڕیویانە؟ چونکە تەورات بۆ سەردەمێک خوای پەروەردگار ناردوویەتیە خوارێ و حکمەکانی تێدا جێگیر کردوون کە ئەو حکمانە بۆ کاتی خۆی باش بوون بۆ کاتی خۆی گونجاو بوون بەڵام ئێستا هەر خەڵک بۆی معلوم بووەکە ئەو حکمانە بە کەڵکی ئێستا نایەن بۆیە هەرجوولەکەکان هاتوون بۆ خۆیان دەستکاری تەوراتیان کردووە. ئینجیل کات خۆی بۆ سەردەمی عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت حکم و یاساکانی زۆر گونجاو بوون بەڵام بۆ ئێستا حکومەکانی ئەو کات بە کەڵک نایەن لەگەڵ بارودۆخی خەڵکی ئێستادا ناگونجن لەگەڵ مەساڵحی ئینسانەکانی ئێستادا یەکتر ناگرنەوە لەگەڵ تەبیعەت و سروشت و عەقڵی ئینسانەکانی ئێستادا یەکتر ناگرنەوە بۆیە مەسیحیەکان هاتوون گۆڕانکاریان بەسەر ئینجیل داهێناوە. جاوارە باپرسیارێک لە خۆمان بکەین بە تایبەتی ئەو کەسانێکی ئینکاری نەسخ دەکەن و پێیان وایە نەسخ لە قورئاندا یا لە شەریعەتی ئیسلامیدا نییە یان نەسخ پێچەوانەیە لەگەڵ عیلمی بێسنووری خوای پەروەردگار با بین پرسیارێک لە خۆمان بکەین ئایا شەریعەتی خوای پەروەردگار ئینسان بیگۆڕێت بە عەقڵی خۆی کە عەقڵی ئێمە سنووردارە و کەم بڕدەکە یان خوای پەروەردگار کە خۆی خاوەنی شەریعەتەکەیە خوای پەروەردگار عیلمی بەڕابردوو بە داهاتووی ئێمە هەیە وەکو یەک عیلمی بە مەسلحەت و بەرژەوەندیەکانی دنیا و قیامەتی ئێمەوە هەیە خوای پەروەردگار حکمێک بگۆڕێ بۆ حکمێکی دیکە چاکترە یان ئینسانەکان بێن دەستکاری کتێبی خوای گەورەکەن و شەریعەتی خوای پەروەردگار گۆڕانکاری بەسەردا بێن و بە عەقڵی خۆیان بەپێی ئارەزووی خۆیان بەپێی مەسلحەتی شەخسی خۆیان بێنن یاسایەک لە جێگای یاسای خوای پەروەردگار دانن. بێگومان ئەو گۆڕانکاریانەی کە خوای پەروەردگار دەیکات بێگومان تەواوترن و کامڵترن و لە شوێنی خۆیدانە. جا با بچینە سەر مەسەلەی نەسخ. ئایا لە قورئانی پیرۆزدا کاتێک کە باسی نەسخ دەکرێت وشەی نەسخ بەچەند معنا دێجارێ لە ڕووی لۆغەت و زمانی عەرەبیەوە یەکەم معنای وشەی نەسخ بریتیە لە ئەلئیزالە واتە لابردن ترازاندن بەلانان وەکو عەرەب دەڵێن نوسیخەت الشەمس و ئەڵدیلە یعنی ڕۆژ سێبەرەکەی لابرد و ئەو ئاەتەکە لە قورئاندا دەفەرمێت فەینسەخ الله ما یولقی الشەیطان لای دەباخوا دەیترازێنێ لە شوێنی خۆی خوای پەروەردگار ئەو شتانەی کە شەیطان دەیخاتە دڵی ئینسانەکانەوە ئەو خوتخوتە وەسوەسانەی کە دەخرێنە دڵی ئینسانەکانەوە لە لای شەیطانەوە خوای گەورە لای دەبا کەواتە لێرە نەسخ بە معنای بەتاڵکردنەوەی حکم نییە بە معنای لابردنە ئەوە یەک لە معناکانی. یەکێکی دیکە لە ماناکانی نەسخ بریتیە لە نەقڵ گواستنەوە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە لە جێگایەکەوە بۆ جێگایەکی دیکە لە کاتێکەوە بۆ کاتێکی دیکە وەکو لە قورئاندا خوا دەفەرمێت ئینا کونە نەستەنسیخ
ما كنتم تعملون ئێمە کۆپی دەکەین دەگرینەوە وە دەیگوازینەوە ئەو کار و کردوانەی کە ئێوە دەیکەن کار و کردەوەیەک من دەیکەم یەکسەر نەقڵ دەبێ بۆ نامەی کردەوەکانم یا ڕاست یا چەپم قسەیەک من دەیکەم یەکسەر دەگوازرێتەوە بۆ نامەی کردەوەکانم چاک یا خراپ مەلائکەتەکە دەیگوازنەوە یەکێکی دیکە لە معناکانی نەسخ بریتیە لە تەبدیل ئاڵوگۆڕکردن خوا دەفەرمێت وئیذا بەدەلنا ئایەتەن مەکانە ئایەتین کاتێک ئایەتێکمان لە جێگای ئایەتێکی دیکە دانا کەواتە وشەی نەسخ لە زمانی عارەبیدا بە معنای ئیزالە دێ ئیزالە لابردن بە معنای نەقڵ گواستنەوە دێ و هەروەها بە معنای گۆڕین لابردن و لە جێدانانی شتێکی دیکە لە شوێنی دێت کە ئەوە لە ڕووی لۆغەتەوە ئەی لە ڕووی زمانەوانی زانستی قورئاندا و لە ناو قورئانی پیرۆزدا و لە شەریعەتی ئیسلامیدا کاتێک کە دەڵێن ئایەتێک نەسخ کراوەتەوە بە چ معنایەک دێ کە لە شەرعدا کاتێک کە گوتران نەسخ واتە بەتاڵکردنەوەی حوکمێک بە حوکمێکی دیکە لابردنی حوکمێک ئیش پێنەکردنی حوکمێک لە جێدانانی حوکمێکی دیکە کە عولەما و زانایانی پێشینی ئێمە بەو شێوەیە پێناسەیان کردووە دەفەرمن هو رفع الحكم الشرعي بدليل متأخر واتە هەڵوەشاندنەوە و لابردن و بەتاڵکردنەوەی حوکمێکی شەرعی کە سەرەتا هەبووە بە دەلیل و بەڵگەیەکی دیکە کە دوای ئەو هاتووە کە دواتر دەچینە سەر بەڵگەکان کە خوای پەروەردگار بەو معنایە لە قورئاندا بۆمان باز دەکات لە سوورەتی بەقەرە دەفەرمێت ما نەنسەخ من ئایەتین یعنی هەرچی بەتاڵی کەینەوە و هەڵی وەشێنینەوە لە ئایەت و نیشانەکانی خۆمان لە ناو قورئاندا ئەو نونسیها یا وازی لێبێنین و لەبیر پێغەمبەری ببینەوە صلی الله عليه وسلم نأتی بخەیر منها ئەو مثلها چاکتر لەوەی کە بەتاڵمان کردوتەوە دەیهێنین یا هاوشێوەی دێنین کەواتە کاتێک لە قورئاندا دەگوترێن نەسخ واتە بەتاڵکردنەوە واتە هەڵوەشاندنەوەی حوکمێک کە هەبووە بە حوکمێکی دیکە کە دواتر دانراوە هەردووچیان هەم بەتاڵکردنەوەکە خوا کردوویەتی و هەمیش ئەوەی کە بەتاڵ کراوەتەوە سەرەتا هەر قسەی خوا بووە بەڵام خوای پەروەردگار ئەو حوکمەی بۆ سەردەمێک یا بۆ خەڵکێکی تایبەت ناردووە دوای ئەوەی کە پێداویستی حوکمەکە نەماوە یا خوای گەورە ویستویەتی ئەو حوکمە هەڵوەشێنێتەوە بە حوکمێکی دیکە بیگۆڕێ بە حوکمێکی دیکە خوای پەروەردگار ئایەتێکی دیکەی ناردووە کەواتە کە وشەی نەسخ بەکارهات گوتمان ئەو ئایەتە نەسخ کراوەتەوە واتە حوکمەکەی بەتاڵ کراوەتەوە و ئیشی پێناکرێ ئێستا کاتی خۆی لە سەردەمی خۆیدا بۆ بارودۆخێکی تایبەت ئیشی پێکراوە بەڵام دواتر خوا هەر بۆ خۆی بە ئایەتێکی دیکە حوکمەکەی هەڵوەشاندۆتەوە کەواتە لە ناو قورئانی پیرۆزدا دووشتمان هەیە ئاگامان لێی بێت ناسیخمان هەیە منسوخمان هەیە ئاگاتان لەو بە خاڵانە بێت دەمەوێت ناسیخ ئەو ئاەتەیە کە دواتر دێتە خوارێت و حکومەکەی پێشوو بەتاڵ دەکاتەوە منسوخ ئەو ئاەتەیە کە ئیشی پێ ناکرێت ئیشی پێکراوە لە سەردەمێکی دیاریکراودا بەڵام ئێستا ئیشی پێ ناکرێت کەواتە ناسیخ و منسوخ کاتێک کە باز دەکرێت لە ناو قورئاندا ناسیخ ئاەتی دووهەمە کە ئێستا ئێمە ئیشی پێدە دەکەین واتە بەتاڵکەرەوە واتە ئەوەی کە حکومەکەی پێشووی هەڵوەشاندۆتەوە و لابردووە منسوخ ئەو ئاەتەیە کە هەبووە لە سەردەمێکی دیاریکراودا بۆ زەمانێکی دیاریکراو بەڵام ئێستا لە ناو قورئاندا ئەگەر هەش بێت ئیشی پێ ناکرێت کەواتە زانینی و ناسینی ئەو ئاەتانەی کە نەسخ کراونەتەوە و بەکام ئاەتەش خوای پەروەردگار نەسخی کردوونەتەوە زۆر زەڕورە هەم بزانین ئاەتە منسوخەکان بەتاڵکراوەکان حکومە لابراوەکان حکومە هەڵوەشێنراوەکان کامانن
وهمش ضرورة بزانين بكام آياته حكمك هالبشاوتوا كام آياته بوتا جيجروي أو آياتي كيستا إيشي بيناكريت بوسي خواي پروردگار طبعا نسخي داناوە وەکو باسمان کرد بێگومان خی پەروەردیگار ئاگای لە حاڵ و بارودۆخی ئینسانەکان هەیە جوولەکەکان کاتی خۆی دەهاتنە لای پێغمبەر صلی الله عليه وسلم یا لە چوونە لای سەحابەکانی پێغمبەر دەیانگوت ئەوە چ پێغمبەرێکە ڕۆژێک فەرمانی شتێکتان پێ دەکات و دواتر فەرمانەکەی دەگۆڕێ بە شتێکی دیکە ڕۆژێک قسەیەک دەکات و ڕۆژێکی دیکە قسەیەکی دەکات دەیانگوت ئەوە دیارە قسەی خۆیەتی قسەی خوا نییە ئەگەر قسەی خوا بایە دەبووە گۆڕانکاری بەسەردا نێ بەڵام خوای پەروەردیگار ئاەتی ناردە خوار و وەڵامی ئەوانی دایەوە فەرمووی ما نەنسەخ من ئایەتین هەر ئاەتێک ئێمە نەسخی بکەینەوە حکومەکەی هەڵوەشێنینەوە ئەگاتان لێی بێ ئەو نونسیها یا وازی لێبێنین و بە پێغمبەر بڵێن ئیشی پێمەکە یا لەبیر خۆتی ببەوە نەئتی بخەیرین ئاگاتان لێی بێ چاکتر لەوەی پێشوو دێنین ئەو مثلیها یا هاوشێوەی دێنین لە سەردەمێکدا پێویست بووە خوای پەروەردیگار ئەو حکمە بدە بەڵام دواتر کە پێداویستی مرۆڤایەتیەکان گۆڕاوە خوای پەروەردیگار حکمەکەشی گۆڕیوە یان ئاستی تێگەیشتنی خەڵکی لە سەردەمێکدا بە جۆرێک بووە تەحمولی حکمی یەکەمیان کردووە خوای پەروەردیگار ئەو حکمەی بەسەر داداون تا ڕابێن تا وەک دەڵێ دڵیان پابند بێت بە شریعەتی خوای پەروەردیگار بەڵام کاتێک کە ڕاهاتون لەگەڵ ئیلتیزامکردن و پابند بوون بەدین عەقڵیەت و ئیمانیان گۆڕانکاری بەسەردا هاتووە خوای گەورە حکمەکەشی بۆ گۆڕیون کەواتە نەسخ کردنەوە حکمت و وەک دەڵێ دانایی خوای پەروەردیگارە نەک بریتی بێت لە نەزانین نەعوذ بالله کە ئەوە سیفەتێکە لە خوای پەروەردیگار ناوەشێتەوە کە ئەوانەی ئینکاری نەسخ دەکەن طبعا دەڵێن خوای پەروەردیگار لە برەوەی علمی بێسنووری هەیە ئاگای لە مەسلحەت و بەرژەوەندیەکانی ڕابردوو و داهاتوو ئینسانەکان هەیە ناکرێت خوای پەروەردیگار حکمێکی دابێت و دواتر لێی پەشیمان بوو بێتەوە بەبێ گومانی ئەو قسەیەکی لاوازە یان دەڵێن ئەو ئاەتانەی کە پێیان دەگوترێت ناسخ و مەنسوخ ئەوە ناسخ و مەنسوخ نین بەڵکو پلەبەندین کە لە حەقیقەتدا پلەبەندی بێت تەدەڕوج بێت لە سەردەمێکدا ئەو حکمە واجب بوو بێت و لە سەردەمێکی دیکە حکمێکی دیکە واجب بێت لەگەڵ ئەوەی کە پێیان بڵێ ناسخ و مەنسوخ هیچ لە بابەتەکەی ناگۆڕێ بەڵام ئەگەر سەیری قورئانی پیرۆزکەین و سەیری بۆچوونی سەحابەکانی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم سەیری بۆچوونی زانایان کەین چاکتر وایە بەو شێوازە قەناعەتکەین کە بەڵێ خوای پەروەردیگار بە حکمەتی خۆی لە سەردەم و بارودۆخێکدا حکمێکی داناوە حکمێکی بڕیارداوە شتێکی حەڵال کردووە یا شتێکی حرام کردووە بەڵام لە زەمنێکی دیکەدا لەبەر مەسلحەتی ئینسانەکان گۆڕانکاری بەسەر حکمەکەدا هێناوە خوای پەروەردیگار ئەوە وانەی یەکەم لەسەر ناسخ و مەنسوخ پشتیوان بە خوای پەروەردیگار لەوانەی داهاتوودا ناسخ و مەنسوخ تەواو دەکەین صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين